یاسای دومی نیوتن ئەمڕۆ دەست پێ بەنسبەت یاسای دومی نیوتنەوە. یاسای دومی نیوتنمان لە جوڵەی بێڵە خوێنوە یەکەم لە جوڵەی بێڵدا کە پێشتر خوێنمانە بۆ لیانزە لە دۆڵدە لە جوڵەی واتە لە جوڵەی جێگۆ ڕابعام خوێنمانە جوڵەی بێڵ بەسوو کە بەرەنجامی هێزەکان کاتە بە ئەستای کەڕەتاودان لە جوڵەی بە سووردا هێزەکە چەقە هێزە و ئەکاتە MAC بەرەنجام هێزەکان کاکات چەقە هێز MAC سێم لە جوڵەی بە خولدا کە ئەمڕۆی خوێنین ئەکرێ بڵێن بەرەنجامی زەبرە کاریگەرەکان ئەکاتە زەبری بارنە گۆڕی کەڕەتی ئەلفا. ئەمە یاسای دوهەمی نیوتنە. ئەکرێ لە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەهێڵەوە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەخول دەرهێنین. بۆ نمونە تۆڵە ئاسنێکمانەیە ئەم دەرهێنانە بۆ تۆ داخڵ نییە بەس بۆ معلوماتی عام وەریەک بین. ئەگەر ئێرە تەورەی خولانەوە بێت ئەم خاڵە تەورەی خولانەوە بێت درێژی ئەم تووڵە ئاسنە ئار بێت لێرە بەهێزە کار بکەینە سەر ئەم تووڵە ئاسنە و تەنها بارستایی ئەم خاڵەوە بگرین بارستایی پارچە ئاسنەکە فەرامۆش بکەین کاتێ بەهێزێک کاری لێکەین ئەم ئاسنە بە دەوری تەورەکە خوڵێنێتەوە و زەبریش خوڵێنەر دروست دەکات. بۆیە لە یاسای دوهەمی نیوتنەوە کە هێز ئەکاتە MA ئەتوانین ئێمە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەخولا بەرهەم بێنین. ئەڵێن لەبەرەوەی تاودانی بەهێڵ ئەکاتە R ئەلفا واتە تاودان بە ئاڕاستەیەم لێکەوتە ئەکاتە R ئەلفا ئەکرێت لە جێ ئەم تاودانە R ئەلفا دانین کەواتە هێز دەکاتە M کەڕەتی R ئەلفا بە لێکدانی هەردوو لای هاوکێشەکە لە نیوە تیرە. ئێرە ئەبێت بە F کەڕەتی R ئەو بەریژە بێت بە M کەڕەتی R دووجا کەڕەتی ئەلفا بەمەش ئەم هێندە بریتێ بێت لە زەبری بارنە گۆڕی ئەوەش ئەلفا F کەڕەتی R واتە هێز کەڕەتی باسکەکەی بێتە زەبر بەمەش توانیمان بەم شێوازە لە یاسای دوهەمی نیوتنەوە هی بەهێڵ یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەهێڵا بەرهەمبێنین و ئەگەر بە پێچەوانەشەوە بمانێ ئەتوانین لە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەهێڵەوە لە جوڵەی بەخولەوە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەهێڵ بەرهەمبێنین سەلمانەکە بە پێچەوانەوە دەست پێ بکەینەوە لە یاسای دوهەمی نیوتن لە جوڵەی بەخولەوە یاسای دوهەمی نیوتنمان لە جوڵەی بەهێڵدا دەست دەکەوێت کەواتە کاڵین یاسای دوهەمی نیوتن لە ڕاستیە هەمان فکرێ لە جوڵەی بەهێڵ و لە بەسوور و لە بەخولیشدا. هەر کاتێک تەنێک گۆڕان لە گۆشە خێرایەکەیدا ڕوویدا معنای گۆشە تاودانی هەیە کەواتە گەر تەنێک گۆڕان لە گۆشە خێرایەکەیدا ڕووی نەیە معنای بەبێ گۆشە تاودان نەخولێتەوە کە بەبێ گۆشە تاودانیش خولایەوە بەرەنجامی زەبرە کاریگەرەکان لەسەریە بێتە سفر واتە بەرەنجامی زەبرەکان سفرە بێت ئەگەر گۆڕان لە گۆشە خێراییدا ڕوو نەدات چونکە گۆشە تاودان پێناسەکەی گۆڕانی گۆشە خێراییە لە کاتێکی دیاریکراودا زۆر چاک. ئەگەر من خاڵێک سەرم تەنەوە بگرم تاودانەکەی بە ئاراستەی لێکەوت پێڵین لێکەوتە تاودان و ئەو لێکەوتە تاودانە عەلاقەی بە گۆشە تاودانی ئەم تەنەوەیە واتە ئەکرێ بە دوو ڕێگا ئێمە گۆشە تاودان بدۆزینەوە بۆ شیکارکردنی پرسیارەکانی کە پەیوەندی بە یاسای دوهەمی نیوتنەوە هەیە لە جوڵەی بەخولدا. یەکیان لە نەتیجەی گۆڕانی گۆشە خێراییەکەوە ئەماتوانین گۆشە تاودان بدۆزینەوە و ئەگەر گۆشە خێرایی کۆتایی زۆرتر بوو لە سەرەتایەوە ئەلفا پۆزەتیڤ ببێت واتە خێرای خوڵانەوە زیاد دەکات و زەبرە کاریگەرەکەش ئەو کاتە پێوەچێت زەبری خوڵێنەر و ئەگەر ئەو زەبرە بۆ هۆی کەمکردنەوەی گۆشە خێرایی وەکو لە ئێستۆڵگرتنی پاسکیل ئۆتۆمبیلدا
ئەو کاتە گۆشە خێرایی کۆتایی کەمترێ بێت لە سەرەتایی و ئەلفا نێگەتیڤ دەبێت بۆیە لەو کاتا بە زەبرە کاریگەرەکە و تێژە زەبر کەواتە زەبری کاریگەر دوو جۆرە زەبری کاریگەر دوو جۆری هەیە یەکیان پێوترێت زەبری خولێنەر کە دائیمەن پۆزەتیڤە نەتیجەیەوە گۆشە تاودانی پۆزەتیڤ داهاتەوە گۆشە خێرایی ڕوو لە زیادبوونە بێت بەمەش گۆشە خێرایی کۆتایی دائیمەن گەورەتر بێت لە سەرەتایی کە ئەم گۆڕانە هەبوو لە کاتێکی داریکراودا لە گۆشە خێراییە گۆشە تاودان تایاتێ ئەوەش زەبری کاریگەر لە جۆری خولێنەر دروستیەکە زەبری کاریگەر لە جۆری جەزەبریشمان هەیە کە نێگەتیڤە جەزەبر ئەمانە بێتە هۆی هێواشکردنەوە بۆیە ئەلفا نێگەتیڤە بێ و گۆشە خێرایی کۆتایی چوتر ئەبێت لە سەرەتایی بۆیە لێرە لە ڕووی کاریگەریەکەیەوە دوو جۆر زەبرمان هەیە یاسای دووەمی نیوتنیش زەبر ئەکاتە ئای ئەلفا هەندێک جار ئەلفا ئەتوانین بەهۆی لەکەوتە تاودانەوە بدۆزینەوە ڕێگای دووەم بۆ دۆزینەوەی ئەلفا ئەیش ئەکاتە ئەی لەسەر ئار ئەمە لە ڕاستیە لەکوێوە هاتووە ئەی ئەکاتە ئار ئەلفا کاتی خۆی لەکەوتە تاودان خوێنمان لە بەش یەکەم ئەی تێکاتە ئار ئەلفا لێوە هێناومانە بۆیە ئەکرێت لە هەندێک لە پرسیاری حسابی ئیستفادە لەم فکرانەوە وەربگرین بۆ دۆزینەوەی ئەلفا هەندێک جار ئەتوانین بە یاسای دووهەمی نیوتن لە جوڵەی بەخولا زەبری بارنەگۆڕی بدۆزینەوە کەی ئەگەر لە پرسیارەکە بارستای تەنەخولاوەکە نەبوو ئێم باش ئێمە زانین زەبری بارنەگۆڕی بە ئێم و بە ئارە دۆزرێتەوە شێوە گشتێکە ئێمە ئاردووجا بوو بۆ هەر تەنێکیش زەبری بارنەگۆڕینەکەیان جیاوازە ئەی ئەگەر لە پرسیارەکە نە ئێم هەبوو بۆ تەنەخولاوەکە نە ئاڕیش ئەو کاتە ئەتوانین لە یاسای دووەمی نیوتنەوە ئەم فکرێ بەکاربێنین بڵێن زەبری بارنەگۆڕی ئەکاتە زەبرە کاریگەرەکە لەسەر گۆشە تاودان ئەنجا زەبری کاریگەر ئەتوانین بڵێن بە هێزکەڕەتی باسکەکەی دۆزینەوە ئەگەر قیمەتەکەی نەدرابوو هێز و باسکەکەی باسکی خولانەوە چونکە ئێمە پێشتر ئێفدیمان خوێنە گەر بیتانمان وان سەرنجامی لێکدانێکی بە ئاراستە بوو لەسەر چی ئەلفا ئەگەر ئەلفاش نەبوو ئەیکەین بە ئەی لەسەر ئار ئەو ئەیەش لێکەوتە تاودانە بەم شێوازە ئەتوانین ئای بدۆزینەوە بەبێ ئەوەی بارستاییمان هەبێت طبعاً زەبری بارنەگۆڕی لە دوو مەوزوعی کەشەوە دۆزرێتەوە کە گۆشە تەوژمە لەگەڵ جوڵەوزەی بەخۆن چونکە گۆشت تەوژمە کاتە ئای ئۆمیگا خۆ ئەگەر لە پرسیارەکە گۆشت تەوژمە نەبوو ئەوە ئای بەوە دۆزمەوە ئێوە گۆشت تەوژم و جوڵەوزەتان خوێنەوە بۆ ئێستا باسیەکەمی ناسکاتی نین جوڵەوزەی بەخولیش یەک لەسەر دوو ئای ئۆمیگا دووجایە یعنی ئای گۆشە خێرایی دووجایە مەبەستمە کەواتە ئای ئۆمیگا دووجا مەبەستم ئای کەڕە گۆشە خێرایی دووجایە ئەکرێ ئای بدۆزینەوە بۆی جوڵەوزەی بەخولی گۆشە خێراییەوە ئەگەر بارستای یان نیوەتیرەی تەنەخولاوەکەم نەبوو کەواتە سێ فکرێ هەیە بۆ دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی ئەگەر بارستای نیوەتیرە نەبوو فکرەی یەکەمیان بەم یاسای دووەمی نیوتنیەکە ئێستا خوێنین فکرەی دووهەمیان لە ڕێگەی گۆشە تەوژمەوە ئێڵە کاتە ئای ئۆمیگا کە دواتری خوێنین دەرسی داهاتوو فکرەی سێهەم لە ڕێگەی جوڵەوزەی بەخولەوە ئەتوانین ئەگەر ئێمیان ئاڕیان هەردووچیان نەبوو لە ڕێی جوڵەوزەی بەخولەوە ئای ئەتوانی بدۆزیتەوە چۆن ئایا دۆزمەوە بەمە ئەبێ گۆشە خێرایی جوڵەوزەی بەخولەمە بێت کەواتە پرسیارە جوڵەوزەی بەخولی گۆشە خێراییان باتێ بەمەی کەمای بە گۆشە تەوژم و بە گۆشە خێرایی بەمایان ئایا دۆزمەوە کەواتە بە سێ نەوع تۆ ئایا توانی بدۆزیتەوە بۆ نمونە لێرەوە ئای ئەکاتە ئێڵ لەسەر ئۆمیگا واتە بە گۆشە تەوژم و بە گۆشە خێرایی لەمایانەوە ئەتوانین جارێکی تر ئای بدۆزینەوە واتە چۆن ئای دوو کەڕەت جوڵەوزە لەسەر گۆشە خێرایی دووجا بەم نەوعە ئایە کاتە دوو کەڕەتی جوڵەوزە لەسەر چێ لەسەر گۆشە خێرایی دووجا ئەمەش مانای ئەوەیە ئێمە ئەتوانین زەبری بارنەگۆڕی لە ئەم فیزیای خۆمانە بە سێ جۆر بە سێ فکرا بێنین ئەگەر بێت و بارستایی نیوەتیرەش نەدرابێت بەڵام ئێستاوەی ئێمە ئەمڕۆی خوێنین زیاتر گرنگی بەچین بە یاسای دووەمی نیوتن ئەوەش دەرسی داهاتوومان گۆشت تەوژمە بێ دەرسی دواییش جوڵەوزە بێ کەواتە لە ڕێی ئەوانیشەوە ئێمە لە پرسیارەکە گۆشت تەوژم یا جوڵەوزەمان هەبێ لەگەڵ گۆشە خێراییەکان ئێمە توانین زەبری بارنەگۆڕی بدۆزینەوە هەرچەندە ئێم و ئاڕیش نادیار بن کەواتە ئەم فکرانە گەڵاڵاکەین بۆ ئێستا کە دەستمان بە پرسیار هەلکردن کرد شتێک فکرەمان ئامادە بێ بۆ شیکاری پرسیارەکان یەنە سەر نمونەی دوی جیم ڕاهێنانی دوی جیم سێ سوالن نمونەکە و پرسیار یەکەم و پرسیار دوێمی ڕاهێنانی دوی جیم هەرسێکی داوای یەک شتەکە هەرسێکی یەک جۆر سوالە بۆی کاتەکە بەشمان کا پرسیار یەکەم لە ڕاهێنانی دوی جیم ئێستا حەلەکەین
پرسیاری یەکەم لە ڕاهێنانی بریجیم زانین چۆن شکارە کرد سێکە پرسیاری یەکەم ڕاهێنانی دویجیم لە کتێبەکەمان زانین چۆن شکاری باسی ڕەوڕەوەی گۆزە دروستکەرێکە کاکاڵێ لە شێوەی پەپکەدایە کەواتە وتوێتی پەپکە پێشەکیان وسم پەپکە بارستاین و پەپکەیە 100 کیلۆیە ئەوانەیە کە گۆزەی قڕ دروستەکەن لەسەر ڕەوڕەوەیەک بارستایەکەی 100 کیلۆگرامە 100 کیلۆگرام نیوەتیرەکەی 50 سانتیمەواتە نیومەتر بە گۆشە خێرایی 50 ڕیڤ بۆ دەقیقا ئەخولێتەوە وەستاکە ئەتوانێت بەهۆی لکاندنی قوڕێکی تەڕ بە لێواری پەپکەکەوە بیوەستێنێت واتە گۆشە خێرایی کۆتایی چەندە؟ کەواتە مەسەرەتاییە بەڵام نابێ بەڕیڤ بمێنێتەوە بۆ مینەت ئەبێ بیکەم بەڕات بۆ چرکە ئەنجا پرسیارەکان هەڵکەم لە دوای 6 چرکە ئەتوانێت بیوەستێنێت کەواتە کاتیشی هەڵنەکرێت دوو داواکراییشی هەیە یەکەم گۆشە تاودانی ڕەوڕەوەکە چەندە دووهەم زەبری کاریگەر کە لێرە جەزەبرە چکەی وەستێنێ کەواتە بێ ئێستا من تێبگەم کە ئەو زەبرەی ئەیدۆز بۆ بێ نێگەتیڤ بێت وای بێ گۆشە تاودانیش نێگەتیڤ بێت چکە دووەم جار وەستاوە گۆشە خێرایی کۆتایی کەمتر لە سەرەتایی لێرە ئەم ئۆمیگایە ئەگۆڕم ئەیکەم بە 50 ڕیڤێک ئەکاتە 2 پای ڕاد کە ڕەتی 2 پای ڕادیەکەین لەسەر 60 سەکەند سفرەکە و سفرەکە لا بە 2 پێنجی دەکەڕە 3.4 3.4 لەسەر 6 باشە ڕادیشم هەیە لەسەر چکە توانی بەس لە ئەنجامایەکە بنووسی سیەک چەند شەشی تایە 5 1.4 یانی تۆڵ لە 4 چەند شەشی تایە دوان 2 شەشی 12 2 ئەمێنێتەوە 2 کەش لە 123 کابراوە کردیە ڕاد بۆ هەر چرکێک ئەمەش کێ گۆشە خێرایی سەرەتایی بەزانراوە گۆشە خێرایی کۆتایی هەیە سفرە دەتاتی هەیە 6 ئەلفا بدۆزەر ئۆفکرێ یەکەمی بۆ بێ ئەلفا بەچێ دۆزینەوە ئۆفکرەکەی کە پێشتر بە تێبینی وتمان بۆیە لە پێشا فێر بوون دواتر بیر لە هەلی سوار بکەینەوە هەنگاوی یەکەم کەواتە ئەلفا دۆزینەوە بە پێناسەکەی خۆی گۆشە خێرایی کۆتایی گۆڕانی گۆشە خێرایی سەرەتایی لێ دەرەکەین لەسەر کاتی گشتی خانەوە ئەوەستێت گۆشە خێرایی کۆتایی سفرە سەرەتایەکەیمان کرد بە ڕاد 5 لە 123 تەقسیم کات 6 5 لەسەر 6 لە 187 سالبەکەشی بۆ دانین ئەلفا بە سال لە 187 دەرەچێت یەکەکەی ڕادە بۆ چرکە سەیرێکەکەم زان من چییە دۆزمەوە ئەلفا بۆیە ئەبێ بە وریای یەکە کە دانم لە ئاخرە ناوە لە ئاخرە ناوە داینی کافی ئەوە بۆ فێربوون لە ناوەناوەکان بۆ نووس هەنگاوی دووەم داوای زەبرم لێرە یاسای دووەمی نیوتن بەکارێنم زەبر داواکە زەبری کاریگەر بەڵام لێرە بەبزام زەبری کاریگەر کامیانە بە نێگەتیڤ دەرەچێت چونکە ئەلفا نێگەتیڤە کەواتە جە زەبرە یاساکەی ئای ئەلفایە یاسای دووەمی نیوتن کە ئێستا خوێنمان ئایەکەی کەواتە من زەبرم پێویستە بەنیسبەت ئایەوە ئەڵێ ڕۆڕۆیەک لە شوێی پەپکەدایە واتەیەک لەسەر دوویەم ئاردووجا بەکارێنم ئەلفاکەشی سالب 0.8 سالبەکەتە پێشەوە ئەمە ئەو یەک لەسەر دوی بارستایی خلۆکەکە یاوێتی لە 100 کیلۆیە نیوەتیرەی ڕۆڕۆوەکە 50 سانتیمانی نیومەتر دایمە نیو دووجانی چارەکێک چارەکێکی 125 تەقسیم 2 12 و نیم کەڕەتی لە 187 کەڕەتی لە 187 سالبەکەیمان بردوێتە پێش تقریبا 10.9 واتە ناقز 11 نیوتن مەتر بەنزیکە 11 نیوتن مەتر هەڵ بە سالب دەرچۆ کەواتە سوالەکەمان تەواو حەل کردو چونکە زەبر نێگەتیڤە چۆن زانیم تەواو چونکە گۆشە تاودانەکەم بە نێگەتیڤ دەرچووە مانای هێواش بوونەوەمەیە کەواتە ئەو زەبرە کاریگەرە لە جێری دژە زەبرە ڕەوڕەوەی گۆزە دروستکرد وەکو ویلێکی سارە ماتۆڕێکی موبەردەی پێوەکەن لاستی چاسوایە خوێنەوە ئێن قوڕێن لەسەر لێواری ئەو ویلە و دایگیرسێنە بەدەست قوڕەکە وردە وردە گۆزەی لێ دروستەکە ئەوە ڕەوڕەوەی گۆزە دروستکەرە ئەگەر بە قوڕێش تەپتوێ واشکیتەوە بینی بە گۆسەگە بیوەستێنیت گۆشە خێرای کۆتایەکەی بکەی بە سەفر لە دوای 6 چرکە بە چ تاودانێک هاش بۆ تۆ تاودانەکەی خولانەوەیە گۆشە تاودانە بە گۆشە تاودانی ناقص 0.8 پرسیاری دوم هاوشێوە ئێمە بیزەبت لەبەرەوە چینە سەر پرسیاری کرد ئێستا نمونەمانەیە دوای ئەو ڕاهێنانمان هەیە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144
دوای ڕاهێنان پێداچوونەوەی بەندەکەمان هەیە دوو سێ سیاری دووەم ئەوەی تای پاسکیلەکە باسەکە دوای ئەو پێداچوونەوەی گشتی دوای ئەو هەڵسەنگاندن هەڵی سەنگێنە بزانە فێر بووی بەم نوع ئاساییەکەی بە تەسەلسل یاسای 2 نیوتن تەواوەکەی ئەنجا دەزەبێ بۆ گۆشتەوەژم ئەنجا بۆ چوو ڕۆزە ئەبێ هەموو سوالەکانی لەگەڵ خۆی حەلکەی وەکوی ئێستایەکەی ئێستا دوای ڕاهێنانی دوی جیمە چی نەچی بیکوژێنینەوە دوای ڕاهێنانی دوی جیم ئەچینە پێداچوونەوەی بەندی 2 3 پرسیاری دووهەم لەسەر یاسای 2 نیوتنە باس پاسکیلەکەکە پرسیاری یەکەمیان لەسەر گۆشتەوەژمە ئێستا حەلی ناکەین پرسیاری دووەمەکە یەکەین دوای چینە ڕاهێنانی پێداچوونەوەی گشتی چی سوال هەبوو لەسەر یاسای 2 نیوتن حەلیەکەین تا تەواو بێت کەی تەواو بوو دەرسی دووەم دەرسێکی کەس ڕۆژی هەینی سعات 2 بۆ 2:55 دەقیقەمەی خوێنینەوە لێرە و بۆ ئەو تەلەبانی لە فەیسبوک ئەیبینم لەو کاتە لە ڕۆژی جومعە گۆشتەوەژمە خوێنی ناگادار بن ساکە گۆشتەوەژم و پرسیاری یەکەمی پێداچوونەوەی بەندی 2 3 کە ئەو یاریزانەکەکە ئاسنەکە هەڵەگرێتەوە حەلەکەین و دوای پێداچوونەوەی گشتێکی کە ئێش تەواو بوو ڕۆژی شەمە جوڵۆزەکەیەکەین هەتا بەندی 2 بەشی دووەم بەفایداوە ئێستا هەروەک لەسەر شاشەکەی بینین ئەچینە سەر پرسیاری دووهەم لە پێداچوونەوەی بەندی 2 3 تەسەلسولی مەرجەمەکەشە بۆ شێوەیە هاتوو شێوە سعیکردنەکەی دیارە پرسیاری 2 پێداچوونەوەی بەندی 2 3 ئێستا سەرێمێ کەواتە دوای ئەو پرسیاری حەلم کرد چمە سەر پێداچوونەوە کە بزانم لە پێداچوونەوە چ سوالێکم هەیە ناچمە جاری سەر گۆشتەوژم تا ئەمە غەڵت نەبێت پرسیاری دووهەم پێداچوونەوەی بەند پێداچوونەوەی بەند و ئاساییەکەی بەند تەسەلسل پێداچوونەوەی بەندی 2 3 پرسیاری دووەم ئەمەی کتێبەکە تەواو باسی پای پاسکیلێکە کات نیوەتیرەکەی 50 سانتیمە ڕاستەوخۆ نیوەتیرێن بۆ بکە بە مەترە کاتە 0 و لە 5 مەتر قۆڵی پایدەرەکەی لە 115 مەترە و هێزی 40 نیوتن خرایە سەر قۆڵی پایدەرەکە بەوەش ئەم پایە دەستی بە خولانەوە کرد لە وەستانەوە لە دوای 3 چرکە دەرتاتی 3 چرکە خێرایی بەهێڵی خاڵی سەر لێوارەکەی بوو بە 2.25 2.25 مەتر لە چرکەیەکدا دوای 3 چرکە 2.25 مەتر لە چرکەیەکدا ئەو تێبیانیانی وتم پرسیارەکان هەر هەمووی داوای شتانەکە بۆیە کەساییەکەین پێشترە بێت تێبینیەکانمان زەبت بێ بزانین ئەم سوالانە ئێمە بۆ ئەم یاسایەکەین چی سوودێکی مامۆستا سوالەکان یاسای 2 نیوتن دەتوانین وێنەش نەکەین وێنە ڕوونکردنەوە یارمەتی دەرەبوو تۆ خۆ وێنێ داواکراونی کەس هەر لێشی ناپرسێ یەک دەرەجەی لەسەر نیە بەڵام ئێستا من ئەگەر ببێنە بۆ تۆی باسکەم دەرسەکە ئاسان ئەبێت یا گران بەڵام گران دەبێت بۆیە عادەتەن ئێمە بوێنێ ڕوونکردنەوەی بۆ تۆیەکەین بۆی تۆ نزیکتر بێ لە فکرە زووتر تێبی تۆ ئەگەر بە بێوێنەژەی زانی بوێنن خۆ دەرەجەی لەسەر نی وێنەکە بەڵام من هەموو شتەکانی سوالەکە لەسەر دانم بۆ نمونە ئێستا پێم وڵێ زەبی بار لە گۆڕی ئەم پای پاسکی لەم بۆ بدۆزەرەوە پاکەی تر فەرامۆش بکە و هێزی لە خشان فەرامۆش بکە و ئەم پایان زەبی بار لە گۆڕیەکەی چەندە واڵێ زۆر چاکە پێش ڕۆزێ تێبینێکمان خوێنپان زەبی بار لە گۆڕین ئەتوانین بدۆزینەوە بەبێ بوونی بارستایی یان نیوەتیرە بەسێ ڕێگەی چیان یاسای 2 نیوتن وانە بوو باش ئێستا کە حەلیان بارسایی و تای نێاوە کەواتە زەبی بار لە گۆڕی ئێستا ئەمێ من بتوانم بە یاسای 2 نیوتن بدۆز بۆ چکە ئەو دەرسەی حەلیان خوێنم یاسای 2 نیوتنە کەواتە فکری سوالەکە با جارە ڕێکخەم زەبی بار لە گۆڕیم داوای لەکراوە هەوڵێم لەبەر ئەوەی بارستای ئەم پایە نەدراوە دیقەت بە نادیارە نەدراوە بارستای پایەکە نەدراوە بۆیە هەوڵێم زەبی بار لە گۆڕی لە فکری یاسای 2 نیوتنەوە بێنم واتە لێرەوە بیدۆزمەوە چکە تازە ئەو ئەمە لەم دانا کە تایە ئەڵقەیەکی تەنکە و بە ئێم ئارد و جا بیدۆزمەوە ئارمەیە بەس ئێمی نەیەوە بۆیە ئەبێ بیر لە یاسای 2 نیوتن بکەمەوە بڵێم ئەکاتە زەبر لەسەر ئەلفا بەڵام ئەمەژە بێ وردە وردە لی تێبگەم زانم چۆن چۆنی وا حەیلەکرێ زەبرەکە ئەم هێزەمەیەم باسکەشم هەیە ما بێ بەدی کەواتە زەبرەکاتێ فکەڕەتی دی ئەی ئەلفا ئەلفاش بەپێی ئەو پەیوەندی کە لێرە نووسی بوومانە گەربیرە بێ وتمان ئەلفایان بەما دۆزیتەوە ئۆمیگا ئێف ناقص ئۆمیگا ئای لەسەر دەلتاتی ئەگەر گۆشە خێراکانم هەبوو یان ئەلفا کاتە
ئەلفا کاتە ئەی لەسەر ئار ئەگەر بیرە بێ ئەمەش لەو پەیوەندەی بەشیەکەوە هاتبوو کە ئەی کردە ئار ئەلفاواتە لێکەوتە تاودان چکە هەر خاڵێک سەرم ڕۆڕۆی بگرین لێکەوتە تاودانەکەی تێکاتە ئار ئەلفا زۆر باشە کەواتە خۆ بۆژە کرێت ئەی باشە بزانین بەوە نابێت بۆژە بێت بەمەژە بێت بەردوو فکرەکەژە بێت بەڵام ئێستا من بێژیشانێکم دواتیش بیتیم بۆ نمونە ئەگەر بەم فکرەیە بیکەم پێویستە ئەیم هەبێت سێ دراو هەیە لێرە ئەتوانم بڵێم تاودانی بهێڵم ئەتوانم بدۆزمەوە بیکەم بەزانراو کە ئەمە داواکراو نییە سێ دراو ئەوەش بە چوار یاساکە مەسەلەنەوە دەلتا ئەکسیتیان ئەکس یاسای یەکەم یان هەر خۆی ئۆتۆماتیکی لە یاسای پێناسەی تاودانەوە کە لە جوڵەی بەهێڵا بەم شێوازە ئەدۆزرێت VF-ەکەمان چەندێکە؟ 2/25 لە سەرەتاوە وەستا بوو تەقسیم سێ چک پێ بکە 2250 دینار بە سێ کەس 750 بەرەکەوە دوو خانەیە 0.75 مەتر بۆ چکە دوو جار دەرچوو بیخەرەجێەوە ئایەوە وتمان ئەی لەسەر چێ ئار ئێستا دۆزینەوەی زەبری بارنەگۆڕی دێشتینە مەرحەلەی ئەخیر کەواتە دوو هەنگاو بوو یەکەم حازر کرد بۆ کوێ بۆ ئێرە ئێستا بەڕێکی کەشحەلێکی هێزەکەمان لێرەدا کە دراوە چلە باسکەکەی لە 115 تاودان ئەوت 0.75 ئار ئەو نیوەتیرەیە لەدا 5 سێ بکە کورتکردنەوەیکی خێرا بکەین بۆی کاتمان نەبا حاسیبە ئەمە لا بە دووخانەوە لا بە دووخانە بەسەر 15 یەک بەسەر 15 چەند 15 دایە 5 بەسەر 5 لەدای 5 لەدایەکەکە لەدایەک بەرە سەرەوە کەڕەتی چلی بکە پارێزەکە ڕوا چوار دەرەچ ئەوە خێراترە لە حاسیبەکە کیلۆگرام مەتر دووچە سەبیبان نەگۆڕین ڕێگەیەکی تر ئێمە پێش ئەو ئەم سوالانە بخوێنین من وتم ئەتوانم ئەلفا حازر بکەم بۆ یاساکانی دووەمی نیوتن یان بە ئەم پەیوەندەی بەشی یەک ئەی تێکاتە ئار ئەلفا کەواتەوە لێکەوتە تاودانە ئەی لەسەر ئار یانی تاودانی بەهێڵ زۆر چاک کەواتە ئەیم پێویست بوو بەمە دۆزیمەوە بەمە ئەمەش بە نوعیچ کەژە بێت هەر یەکە لەم ڤیانەم بۆ بکە بە ئۆمیگا ئۆمیگا ئایە بێ بە سفر کات ناگۆڕێ زۆر چاک ئەمەم بۆ بکە بە ئۆمیگا ئف ئۆمیگا ئف ناکاتە VF لەسەر ئار VF لەسەر ئار VF-ەکە چەندێ بوو 2/25 2/25 ئارەکە چەندە نیو هەر ژمارەیەدا بەشی نیوکەینەوێ بە دووەنە 2/25 کات 4 نیو تەقسیمی نایە یەکسەر کردێ هەر ژمارە تەقسیم نیوکێ بێ بە دووەندە 4 لەدا 5 چی ڕات بۆ چرکە بۆ چرکە زۆر باشە گۆشە خێرای تێ کۆتایی سەرەتای تێ کات تێ چەماوە ئەلفا بدۆزەرەوە میخەرە ئێرە ئەوشی نایە یەکسەر لە یادای نەدەرەچێ ڕۆژ ڕێگەی دووەم کێسەکە حەلیکەم ئەلفا لەوە بدۆزەرەوە بەم یاسا ئێستا وڵات ئەمە ڕێگەی دووەم ڕێگەی دووەم با هەلیکە دۆزینەوەی ئەلفا لەم هاوکێشە لە پێناسەی ئەلفا خۆیەوە وتمان لەمانەوە شو ئەتوانین بیدۆزینە ساوایان بەکارێنین ئۆمیگا ئف ئۆمیگا ئای دەلتا تی ئۆمیگا ئەفمان دۆزیەوە بزانم 4 نیو وانە بوو 4 نیو ئەمەیان سفر کاتەکەی چەندە سێ 4 نیو تەقسیمی سێ وایە کاتەکە سێ چرکە بوو سێ 4 نیو تەقسیم سێ یەک و نیوەکە سێیەکی سێ سێ نیو یەک و نیو ئەمە کردێت چەند یەک و لەدا 5 ڕات بۆ چرکە دووجا سابعین ئەنجام بەباتێ بیفەمە هاوکێشەوە کەواتە ئەمە هەنگاوی یەکەم دووهەم من ئەلفام دۆزیوەتەوە زەبرە کاتە ئای ئەلفا ئای ئەکاتە زەبر لەسەر ئەلفا زەبرەکە ئێف و دیە ئەلفاکە ئێستا دۆزیمانەوە یەک و نیوە هێزەکە چلە باسکەکەی لە 115ە ئەمەش یەک و نیوە سیرکە چەند جوان ڕێکەوت سفرەکە و ئەم خانەیە ئەمەیەتە ئێرە یەک و نیو یەک و نیوە ڕاچەند مایەوە ڕێک 4 ئەمەش ئاسانتر بوو کەواتە هەردوو تێبینیەکە بوو بە دوو ڕێگا بۆ حەلی سوال بەمەش توانیم حەلیکەم بۆش توانیم حەلیکەم ئەمەیان هێندەکانم کرد بۆ بەخۆی ئەلفان پێدۆزیەوە ڕاستەوخۆ خستمەیەرە ئای دەرچوو ئەمەیان ئەلفان بە هێندی بەهێڵ دۆزیەوە ئەی لەسەر ئار ئەیەکەم لێرەوە هێنا ئەیەکەم لێرەوە هێنا لێرە دامنا ئای دەرچوو نەفسی ئەنجام ئەوش دوو ڕێگا کێ پرسیاری
گۆشەکە بەپێی ئەو گۆشەیە ئێستا بەستونی خاوسەرم پایدەرەگەر چ گۆشەیەکی بوو ئەبێتەوە هەوڵبەی ساینی گۆشەی نێوان هێز و باسی خولانەوە سابق گۆڕینی VF و VI بۆ WF و WI مامۆستا هەموو کاتدا بەشی نیوەتیرەکەیکی تو تاو بەم پێ ئەگەر نیوەتیرەوە بوو بەڵێ چۆنە ئۆمیگا F کاتە VF لەسەر R چونکە VF کاتە R ئۆمیگا F V کاتە R ئۆمیگا پەیوەندی نێوان هێندی بێ هەڵوو بە خولەکان لە بەشیە کات خوێنمان V کاتە R ئۆمیگا A واتە AT لەکەوتە تاودانە کاتە R ئەلفا چی کەشمان هەبوو بێجگەلەوە دلتا Xمان هەبوو واتە دلتا S ناکاتە R ئەلفا لە چیەوە لە پەیوەندی ئێرەوە بوو دلتا فێتامان هەبوو گۆشە لادان S لەسەر R تۆ ئەگەر دلتا S بێت قەوسەکە درێژی کەوانەکە کە یەکسانە بە لادانی بەهێڵ ناکاتە R دلتا سێتا زۆر باشە کەواتە دلتا سێتا دلتا S لەسەر R دلتا S بریتێ لە لادانی بەهێڵ لەسەر ڕێگاکەوە R دلتا سێتا دات کەواتە R کڕەتی هێندە بە خولەکان هێندە بەهێڵەکەی دات بۆیە خاڵەکانی سەرتەنی خولاوە هێندە بە خولەکانیان یەکسانە هەمویان هەمان گۆشە لادانیانێ هەمویان هەمان گۆشە خێرایانە هەمان گۆشتاودانیانێ بەڵام بەپێی دوورنیسییان لە چەقی فلانەوە هێندە بەهێڵەکانیان جیایە دلتا ئێسیان جیایە خێرای بەهێڵیان جیای باڕاستی لێکەوتە تاودانیان جیای بەپێی دوورنیسییان لە چەقی باسن پرسیارەکەمان نییە چینە سەر سوالیشی ئێستا پێداچوونەوەی بەند ئەو سوالانی تیاوە ئاگاداری کاتەکە بین چەند کات بەشمان کا سوالەکانی ئەمڕۆ بەس لەسەر یاسای دووەمی نیوتنە چیمان دوێ لەسەری حەلەکەین بزانین پرسیاری 33مان حەل کردێنەوەتان سەڵاوەکە بۆیە ئێستا سەری 38 38 لەبەر زۆر حەزی لێم سوال زۆر دایمە حەزەکە حەلیگاتشکە زۆر خۆش ئێستا سوالە حەلەکەی 38 ڕۆلێژەکەی باوەکە زۆر ئاسانە دوو سێ دەڕە حەلەکەی بەڵام کەمێ لێی ترساین ئەگەرنا هەر بە یاسای دووەمی نیوتن حەلەکەین هەر هەمان ئەو فکر و تێبینانەی کەوتم لێوە ژۆرە جێبەجێ ڕێک حەلە بێت کەواتە هەوڵێ هەنگاوی حەلکردنی سوالەکان فێربی لە لەبەرکردن دوورەکەینەوە فێربین چۆن یاسای دووەمی نیوتن بەکارهێنین بۆ حەلی سوالەکانمان بەکارهێنانەکەی فێر دەستخۆش بێ دێنە سەرم سوالە پرسیاری 38 پێداچوونەوەی گشتی بەش کەواتە سیرکە پێداچوونەوەی بەند ڕاهێنان نمونە پێداچوونەوەی گشتی هەموو یەکەی بە نمونە لەسەر یاسای دووەمی نیوتن هەمووی حەلەکەی جوان زەبطێکی ئەو ساچی دەزەبێ بۆ مۆزوعی دوای ئەو کە گۆشەکە ژمە ئەویش تاو کە ئەنجاب چۆرە سەر جوڵەوزەی بەخۆی کەواتە دەرسی داهاتوومان بۆ گۆشتۆژم دەرسی دواییش بۆ جوڵەوزە پرسیاری 38 بۆ یەکی لێشمان هەیە ئەمڕۆ لێژە سافە واتە هێزی لێشانەکەی فەرامۆش بکە گۆشەی لێژەکەی یاوینەتێ 37 پلێ سەنگێک کە بارستای ئەم سەنگە دراوە 12 کیلۆگرامە لەسەر ڕۆی لێژەکە دانراوە سوالەکەمان لەسەر شاشەکەی ئەم سەنگە بەهۆی پەتێکەوە بەسەر خولۆکێکدا هەڵکراوە ئەم سەنگە بەرەو خوارەوە ئەڕات بە خوارەوە واتە دامێنی ڕۆ لێژەکە بە تاودانی 2 مەتر بۆ چرکە دووجا شتێکی گرنگ لە پرسیارەکە هەیە سەرنجڕاکێشە ئەویش ڕۆکە سافە کاڵێ ڕۆکە سافە ینی هێزی لێشاندن بە هیچ نوعێ حسابی بۆ مەکە ڕۆکە سافەواتە تۆ لێرە هێزی لێشاندن بەکار ناهێنی ستاتیک فریکشن هێزی لێشانەکەی بە سفر دانێت کە دایمەن هێزی لێشان پێچوانین جوڵەکە چونکە ئەڵێ ئەو سەنگە بەرەو دامێنی ڕۆلێژەکە دەجوڵێن جوڵە بە تاودانی 2 مەتر بۆ چرکە دووجا جوڵە بەرەو دامێنی ڕۆلێژەکە بزانین شتێکی وتۆ لە پرسیارەکە وا دابنێتەوە ڕێ خلۆکەکە و ڕۆکە سافن تەورێ خلۆکەکە لێرە مەبەستی ئەوەیە جەزەبر لەم خلۆکە نییە تەورێ خلۆکەکە سافە واتە حساب بۆ جەزەبر مەکە نیوەتیرێم خلۆکەی یاوە کە ئەڵێ 10 سانتیمە واتە یەکسەر ئەیگۆڕین بە سفر لە 10 مەتر یەکەم داواکراو ئایا هێزی کژی لە پەتەکەدا چەندە دووهەم سەرنج بە بزانە داوای چیەکە لێرەوە فێر بین بزانین سوالەکان داوای چیشمان لێکەن زەبری بارنەگۆڕی خلۆکەکە چەندە لە قەی با لە قەی جیم ئەڵێ دوای ئەوەی لە وەستانەوە دەست بە خولانەوەکە خلۆکەکە گۆشە خێرایەکەی ئەبێت بە چەند لە پاش 2 چرکە لە دەستکردنی بە جوڵە
لەوەستانەوە دەستکردنی بە فلانەوە لەوەستانە گۆشە خێرایەکەی چەندە ئەمەش لەقیجین بەڵام دائیمەن ئێمە پرسیارەکانمان کە لە بەشیەکە خوێنمانە بێ سێ زانراوتە بێ بە نەزانرا ئێستا دوانمەوە بە نەزانرا ئەوە کە گەیشتینە سەر لەقیجیم ورد ڕۆنیەکەینەوە بزانین ئەوە چۆنە یەکەم هێزی کژی لە پەتەکە بدۆزەرەوە بۆیە ئەبێت تۆ کێشی ئەم سەنگە شیتەڵکەی دیکەی بە دوو پێکێنەر دائیمەن کێشی تەنەکان بەرەو چەقی زەویە کەواتە ئەستونە لەسەر بنکەی سێگۆشەکە ئەمە ئەمجیە کە ئەیکەم بە دوو پێکێنەر ئەبێ سنووری پێکێنەرە شاڵیەکەەوە ئاسوەکەی تهدید بکەم بەوەی هێڵێک کێشم تەری بە ڕۆلێژەکە هێڵێکیش ئەستون لەسەر ڕۆلێژ پێکێنەرێکیان ستونی سەر ڕۆلێژەکەیە کە هێزە چەسپێنەرەکەیە پێکێنەرێکیشان تەری بەبا ڕۆلێژەکە و هێزە جوڵێنەرەکە دات گۆشەی لێژەکەش ڕێک ئەکاتە گۆشەی نێوان کێشەکە و ستونی کێشاو بۆ سەر ڕۆ لێژەکە دائیمەن لێرە ئەداینێت چونکە ئەمە لە هاوشێوەبوونی دوو سێ گۆشەی گۆشەوەستاوە هات کە یەکیان ئەم سێ گۆشە بچکۆلەیە دووەمیشان گەورەکەیە ئەویش بەوەی کە ئەم گۆشەیان نەوەتە ئەمیش گۆشێکی نەوەکلەیە هەروە ئەو گۆشەیەش لەسەر ئەم گۆشەیە جوود دەبێت بۆیە گۆشەی سێهەمیش لەسەر ئەوە جوود دەبێت بۆیە ئەم دوو گۆشەیە 37 پلە یەکسان واتە ئەم گۆشەیە لەسەر ئەم گۆشەیە جوود دەبێت و ئێران لەسەر یەکتری 90 پلە بە 90 پلە کەواتە گۆشەی سێمیشان لەسەر یەکتری جوود دەبێت کە 37 پلەکەیە بۆیە پێکێنەری کێشەکە بە ئاڕاستەی دامێنی ڕۆلێژەکە هێزە جوڵێنەرەکەیە MG ساینی 37 پلە لێرە دەست بە شیکاری پرسیارەکە بۆیە ئەم پرسیارە وێنەی بۆ نەکەی لە خۆتەوە حەلیکەکەیتە هەڵەوە وێنەکە هیچ دەرەجەیەکی لەسەر نییە بەڵام زۆر بێنە بۆ شیکاری پرسیارەکان وابزانم ئەو قورسەش نییە تەنانەت ڕاستەشی نایە بەکاری وێنی بەس ئیشەکەت بە تەرتیب لێرە سنووری پێکێنەرم بۆ دیاریکە من بۆ مێنە بۆ ئێرە ئەوە بۆ ئێرە ناشرین دەرەچە چیەکەی سنووری پێکێنەرەکە دیاریکە بڵێ تا ئێرە لێرەش تا ئێرەکەەوە ڕاستی نایە بە ڕاستە خۆی جوان دەرەچێت بۆ دۆزینەوەی ئەفتی یاسای دۆمی نیوتن بەکارێنم بەڵام لە جوڵەی بەهێڵدا ئەو تەنە لەسەر ڕۆلێژەکەیەتە خوارەوە جوڵەکەی بەهێڵ کەواتە بەرەنجامی هێز کە کار لە سەنگەکە کاکاتە بارستای سەنگەکە و کەڕەتی تاودانەکەی بەرەو دامێنی ڕۆلێژەکە بەرەنجامی کام هێز جوڵە بۆ ئێرەوەیە ها ڕاستی جوڵە بە تاودانی چەند دوومەتر جوڵە بۆ ئێرەوەیە کاتە ئەمان گەورەترە لەوەیان بۆیە ئەبێ MG ساین 37 FT لە دەکەین خۆ ئەگەر پەتەکە هەڵکێشم بۆ سەرەوە ئەو سات جوڵە بۆ سەرەوە بێڵێم FT کەم MG ساینی 37 بۆیە لەم پرسیارە هێزە بەرەنجامەکە MG لە پێشەوەیە جوڵە بۆ لای MG ساینی 37 بۆیە MG ساینی 37 FT لە دەرەکەین نەزانراوەکە بارانەکەی جیاواز بێت بۆی ئەگەر بێت لە هاوکێشەکەیە بینیم تاکە نەزانرا و ڕەنگێکی جیاوازە مانای سوالم هەڵ کردووە بۆیە سەر تێگەم کە حەلەکەم ئاسانە یەک نەزانراوی تاچ کە یەک دانم بە ڕەنگی سوود کردووە ئەم بارستایە 12 و 12 تاودانەکەی 2 12 24 بی بەرەو دیوە بێتە نەگەتیڤ FT بەرەو دیوە بێتە پۆزیتیڤ هێندەکان دانین بارستایەکە 12 کیلۆ تاودانی زەوی 9.8 ساینی 37.6 24 لە دەرکە ئەکاتە چێ FT کەواتە بەس تاکە نەزانراوە FT بوو FT دەرچوو هەنگاویەکەم تاڵ ئەم لایە کاتە 7.6 تقریبا 24 لێرابە بە نزیکەی 47 بە نزیکەی 47 بۆیە FT ئەکاتە 47 کەواتە کرێ لێرا بنووسم FT 47 لەو دیو بنووس کردێت 47 نیوتن داواکاوێکم تاڵ و هەر ئەو هێزەیە کار لە خاڵێکی سەر ئەم لێوارەیەکە وەزەبرێکی خولێنەر بەو خلۆکەی پێیاکاواتەوە هێزەوە باسکەکەی کە ئاڕە ئەوە بێ بەزەبر پرسیارەکەڵێ ئای دۆزەرەوە باشە ئای چییە؟ بارستای خلۆکەکەم نییە مادەم بارستایی دیار نییە کرد لە شازیشکە حەلەکەمون بە ئێمە بە ئار هەل نابێت خلۆکەیەک لەسەر دوێم ئاردوجا حەلی ناکە بۆ بارستای خلۆکەکەم نییە بۆیە یەکسەر بیر لە یاسای دۆمی نیوتن ئەکەینەوە بۆ حەلی پرسیارەکە هەنگای دوم یاسای دۆمی نیوتن زەبر ئەکاتە ئای داواکراوەکە با ڕەنگەکەی جابێت کەڕەتی کی ئەلفا
کەواتە من ئەگەر بمە زەبری بارنەگۆڕی بدۆزمەوە ئای ئەکاتە زەبرە کاریگەرەکە لەسەر ئەلفا زەبرە کاریگەرەکە وتمان بە ئێفتی کەڕەتی ئاڕە بێت ئەوە ئێفتی کەڕەتی باسکەکەی ئار نیوەتیرە کلۆکەکە ئەی ئەلفا ئەلفا ئەکرێ بە تاودانی بەهێڵ کەڕەتی نیوەتیرە بەم شازەواتە تاودانی بێڵ لەسەر نیوەتیرە ئەیتی لەسەر ئار بدۆزمەوە باشە بۆ ئەو ئێ بەکارێنم بۆ خلۆکەکە چونکە خاڵێکی سەر لێواری خلۆکەکەش تاودانی بەهێڵی ڕژێمی جوڵەکەی هەیە کە تاودانی سەنگەکەشە بەس ناتوانی بارسای سەنگەکە لە جیاتی بارسای خلۆکەکە بەکاربێنی بەڵام لێرە تاودانی بەهێڵی جوڵە ڕژێمی جوڵەکە بۆ خاڵێک سەر لێواری پۆکەکەش هەمان لێکەوتە تاودانە بۆی لێرە ئەو ئەیەتوانی بەکاربێنی ئەشکرێ ئەلفا بە حازری لێرە بدۆزیتەوە یعنی پێش ئەم ئەلفاتوانی حازرکی ڕەنگەی شیشم پێ بێ بۆ یار حازریکەم باش ئەی لەسەر ئار ئەیەکە دووە ئارەکە لەدایەکە ئەم فارزێ لابە سەرەوە بێ بەبیست کردێ بیست ڕاد بۆ چرکە دووجا کەواتە ئەکرێ لێرە داینێ مەم حساباتە دوو لەسەر لەدایەک ئەشکرێ یەکسەر ئەلفاکە بدۆزمەوە بیانمە ئێرە هیچ فەرقێکی نییە فکرەی پێشوو لەوایە دامان ئەم جارە ئەلفام دۆزیەوە بیست ئێفتی چەندێکە؟ 47 بوو 47 دانێ کەڕەت نیوەتیرە لەدایەک تەقسیم 20 47 تەقسیم دووکە ئەکاتە 23 ئەوەش جارێک تەقسیم دەکراوە کاتەوە پۆین 24 خانەکەیتان دیوتر چکە کەڕەتی لەدایەکی شەکەی دوو خانە بەرەو دیون ئەوە پۆین 235 بەنزیکەی ئەکرێ بیکەی بە ئەوە پۆین 24 ئەمە خانەیەک لا بە بیکە بە دوو ئەوە بێ بە لە سایەک 47 تەقسیم دوو 23 کەڕەت لە سایەک یەتام دیو بوو بە لە 1235 پێنجەکە سێکەوە بۆ کا بە 4 یەکەی زەبری بارنەگۆڕی کیلۆگرام مەتر دووجادا ئەنێم بە وریای سەیرێکە من جاینووسم نەوەک لە خۆمەوە یەکەی شتێکە بنووسم بۆی هەڵە نەکەم سەیرێکەکەم ئایە بنووسم کیلۆگرام مەتر دووجا بۆ نەوە زەبری بارنەگۆڕین دۆزیەوە ئەکرێم پرسیارە بە ناویشکە بێنێتەوە مامۆساوکو من بۆ مەکتەبکە نابوومەوە نەلقی ئەلف نەلقی با داوای نە ئێفتیم کردووە نە زەبری بارنەگۆڕی وتومە بارسای خلۆکەکەم بۆ بدۆزەرەوە بەڵام یەک ژمارەم لە سوالەکە نەگۆڕی ئەو تەلەبەیە بێ بیر کاتەوە ئێفتی هەرە بێ بدۆزیتەوە یعنی وە لقی ئەلف ئای ژەرە بێ بدۆزیتەوە ئەوەش لقی با ئای ناکاتێک لەسەر بێ ماڕدووجا ئێستا هاتوانی بارسای خلۆکەکەش بدۆزیتەوە پرسیاری کتێبەکەی و خارجی نیە و فکرەش تەلەبەکە فکرێت جوڵەیە ئەم هەنگاوانە هەموو بێ بکات دوای ئەوژە بێ ئەم بدۆزێتەوە پرسیاری کتێبەکەش بەڵام بوو بە فکرێکی باش بۆ جوڵاندنی مێشکمان یەینە سەر لەقی جیم ئەڵێ دوای دوو چرکە لە دەستکردنی خلۆکەکە بە خولانەوە گۆشە خێراکەی بێ بە چەند ئێمە وتمانە بێ سێ زانراوە بێ ئەنجا چوارەمە دۆزرێتەوە باشە کواسێم ئەی ئەمەنیان لێرە دۆزیمەتەوە کەواتەوە ئەلفایان بۆیە دۆزیەوە لێرە ئەی لەسەر ئارمدانە ناچکەم زین لە شوێنێکی کەژەمێ ها لێرامێ کەواتە ئێستا ئەلفا بوو بە زانراوە چەندە 20 ڕاد بۆ چرکە دووجا خۆگەڕوانە باە لە مەنگاوایە بۆ هەر بمدۆزیاتەوە بۆیە جارێک کردم و خۆمی لاگ نەکرد ئێستا وایە سای یەکەمە دەرداسێتایتانیت بینوسە حەلل ئەمەش داواکای سێ کەواتە ئەم سوالە کە سەعیتی یاکەم ئەڵێم بە سێ هەنگاو حەلیەکەم هەنگاوی یەکەم یاسای 2 نیوتن ئێفتیم پێدۆزیەوە ئێفتی ئەو لێکەوتە هێزەیە کە کار لە لێواری خلۆکە کاکا و زەبری خولێنەر دروستەکا و ئاین پێدۆزیەوە دوای ئای ئەتوانم تەنانەت بارسای خلۆکەکەش بدۆزمەوە ئەنجاکە لەقی جیمیش گۆشە خێرایی ئەدۆزینەوە بە یاسای یەک ئۆمیگا ئای ئەلفا دەلتا تی ئۆمیگا ئای لە وەستانەوە یانووسین سەفر زائید ئەلفاکەمان چەند بوو 20 کاتەکەی چەند بوو دوو ئەم کردداری لێکدانەوە قورس دوو کەڕە 20 چەندەکە چل ڕاد بۆ چ کاتەم جۆرشتا هەموو شتێکی زاکە حەسبە بە دەستیان بینووسە بۆ کاتێکی کەم و کورت و خێراکات بۆ خۆ دەجێت پرسیارێککە هەلەکەی پرسیاری چ وابزان بچێت ئەمەش تەلەبەر زۆر جار پرسیاری لێکردن باچێت حەکە کەس پرسیاری نییە لەسەر سیوە
هەنگاوی دێکم زۆر باش ئەم سەنگە بۆ کوێ جوڵێ بۆ خوارەوە بە معنای وەکەوایە تۆ ئەمە ڕاکێشی هێزی تۆ زۆرترە بێەوە نییە مادەم ئەم هێزە بۆ خوارەوە ئەم سەنگەی جوڵانەوە کاتە ئەم هێزە لە ئێفتی گەورەترە بۆیە کە تۆ بەرەنجامی هێزدانەی بنووسە MG ساینیسی و حەوت ناقز ئێفتی چکە بۆ خوارەوە هاتۆ ئەکاتە چێ ئێم بارستای سەنگەکەی و ئەی تاودانەکەیەتی ئەوە بارستاکەی 12 کیلۆیە ئەوش تاودانەکەی خۆگەر بەعکسەوە بابی تا جوڵە بۆ سەرەوە تۆ ئێفتی دەنووسی کەم MG ئەگەر بۆ سەرەوە بمان هەڵمان کردایەتەوە ڕایکێشینەوە بڵین بەڵام مادەم جوڵە بۆ خوارەوە من بەپێی ئەوە هاوکێشەکە دانێم MG ساینیسی حەوت ناقسی ئێفتی ئەکاتە چێ MA زۆر باش بەس ئێفتی نادیاری سوالەکەتە بێنە دوو دەست تێگەشت لەوێ هیچ پرسیارمان نیە لە کەلەبەکانی فیسبوک بەڵێ ئەم پێگەنەرە دایمەن کە تۆ هێزێک شیتەڵەکەی بێ لار بێ هێزی لار ناکرێتە هاوکێشەوە بۆ من ڕاستە ئەمە بەپێی شاوڵ بێتەری بە بەشاوڵ بەپێی تەوەری ئەکسبێستونە لەسەر ئەکس هێزێکی لار نییە بەڵام بە گوێرەی ڕێڕەوەکەوە ڕۆلێژەکەەوە هێزێکی لارە بە گوێرەی ئەو ڕێڕەوە چۆن ئەو هێزە لارە بخەماوکێشەوە ناکرێت بێ بیکەم بە دوو پێگەنەر هێزێکی چەسپێنەر هێزە ئەستوونەکە بریتە لە MG کۆساینیسی و حەوت ئیشم پێی نییە بەڵام لە حاڵەتێکا لەخشاندن هەبووە ئیشم پێ و چونکە وای هێزە ئەستوونەکە بەکاربێنم بۆیە ئەم پێگەنەرە هەر نەنووسی پێگەنەرەکەی تر هێزە جوڵێنەرەکە یان هێزە تاودەرەکە ئەمە هێزی تاودەرە کاکار بەهۆی بەرەنجامم دوانەوە تاودانە دروست دەبێت بۆ خوارەوە MG ساینیسی و حەوت کە بەرامبەر بە گۆشەکە دەرەچێەوە پێکەنەرە بۆی ساین بەکارێنی ئەگەر ئەلە ناوە پرسیاران نەهاتەوە ئەگەر وتی ڕۆگە ساپە هەموو کات دەنێ ئەو گۆشە وەرگرین نانا ئەگەر وتی ڕۆکە سافە یعنی هێزی لەخشاندن سترە ئەم گۆشەی لێژێت دائیمەن ئەکاتە گۆشەی نێوان کێشەکە و ستونی سەر ڕۆی لێژەکە دائیمەن بۆ لە هاوشێوەبوونی دوو سێ گۆشەی گۆشەوەستاوە هاتووە دوو گۆشیان وەکو یەکە ئەم دوو ڕەسمە ئەم سێ گۆشە گەورەیەوەمە ئەم نەوەت پلێ لەگەڵ ئەو گۆشەیە ئەم گۆشەیە لەگەڵ ئەم گۆشەیە جوود دەبێت و ئەوەش نەوەتە لەسەرەوە جوود دەبێت کەواتە سێهەم گۆشەشان لێکسەر یەکتر جوود دەبێت کە سیحەوت پلەکەیە ئەوە لە هاوشێوەبوونی دوو سێ گۆشە لە بکارێتەوەتانە لێوە هاتووە بەڵام تۆ ئەگەر هاوشێوەبوون بەلاتەوە قورسە فێڵێک فێر بە دایمە گۆشەی لێژی ڕۆکە لە بینی کێشەکە و ئەستونی سەر ڕۆکەیە دانێ هەڵە ناکەی ئەم گۆشەی لێژێت دائیمەن لە بینی کێشەکە و ستونی سەر ڕۆکەیە دانێ ئیتر هەڵە ناکەی ئیشە بە شتێکیکە نییە بە هاوشێوەبوون بەڵام ئەکرێ بە هاوشێوەبوونی دوو سێ گۆشە سێ گۆشە بچکۆلەکە و لەگەڵ ئەو گەورێ بە دوو گۆشە سێمیشان جوود دەبێت لەگەڵ یەکە هاوشێوەبوونە خەمتان لە بیرکاری بیرە نەماوە بەو فێڵە بیزان گۆشەی نێوان کێش و ستونی سەر ڕۆکە چینە سەر سوالی چل کات خەریکە ئەی سیمنۆ تۆزە ئەینە پرسیاری غەسالەکەی پۆلی 11 تا دوای ئەمە ئەیش بۆ لەویا ئەلفاکە سالب نییە کام ئەلفا ئەمە بەڵێ مەسڵ چونکە هێزەکە بەرەوسەرەوە ڕایەکێشێ ئەو هێزەکە بۆ خوارەوە هێزەکە بۆ خوارەوە MG ساینیسی حەوت ئێفتی ڕای ئەوێت نەڕوات بەرەڵستی جوڵەکەیەکە بەڵام بۆ خوارەوە ڕوات ئێفتی نێگەتیڤە لە هاوکێشەکە ناخز ئێفتی MG کوا سالبە دوای خۆی ئەڵێ بە تاودانی 2 مەتر بۆ چ کرد ژاپۆنی و تۆی ئاشکونەوە نابە هیچ نوعی نێگەتیڤی کانی ویا ئێفتی نێگەتیڤە پێچوانی جوڵەکەیەتی ئێستا هێزی لەخشاندنیش ئەگەر ڕۆکە ساف نەبووایە مانوو ناخز هێزی لەخشاندن ناخز ئێفتی ناخز هێزی لەخشاندن دوو هێز دەبۆسە ئەوە ئەو سامی و ئێس و هەروەها پێکێنەری گۆشەکەش کە MG کۆساینسی حۆتە بەکارە بێنە کەی کردە هێزە ئەستوونەکە پرسیاری چل هەلکەین و دوایش بەڵکو کاتمێنێ پرسیاری سینۆکەی ئەو تەلەڤێژمان پێ خۆشەویشی بۆ حەلەکەین پرسیاری چل خێرا تەواو بێ ئەمە زۆر تەلەبە پرسیاری لەسەریە پرسیاری چل بخێنە ئەو لەسەر شاشەکە پەتێک بەسەر خلۆکێکدا تێپەڕ دەبێت کە بە دەوری تەورێکی جێگیردا دەخرێتەوە ئەڵێ بەهۆی بارستای خلۆکەکە و هێزی لێخشاندنیوان پەتەکە و خلۆکەکە هێزی کژی یەکێک لە لاکانی پەتەکە 120 و لاکەی تریشان 100 هەر کاتێک نەیوت خلۆکەکە سافە لێوارەکەی و نەیوت تەورەی خلۆکەکە سافە هێزی لێخشاندن لە هەردوو لا جیاواز دەبێت
ئەڵێ بەهۆی ئەوەیە کە ئەم لاسا نیوتنە و لاکەی تر 120 نیوتنی لەسەر ئەوکو هێست نیوەتیرێ خلۆکەکە یاوی نەتێ نیوەتیرێ خلۆکەکە 0.81 مەترە لە کاتێکدا بارستایی خلۆکەکە 2 کیلۆ گرامە و ئەکرێت بە دەوری تەورەیەکی شاوڵیدا تەورێکی ئاسۆیدا بخولێنرێتەوە کە بۆی پەتێکی شاوڵی هەڵواسراوە ئایا گۆشە تاودانی خلۆکەکە چەندە؟ وەداکەی سوالە بزانین دراوەکانمان تاڵ نووسیوە تاوەعی بینیە بابین هەلیکەین لێرە ئەگەر دیقەت بێ دوو هێزکارەکە لەسەر خلۆکەکە وا دابنێ ئەمە 120 نیوتنە 12 کیلۆیە ئەوە وا دابنێ 100 نیوتنە 10 کیلۆیە ئەگەر ئەم دوو قورسایە بەم پەتەوە هەڵاسم بەسەر خلۆکەکە ئەو خلۆکەی بۆ کام لاخولێتەوە بەلای چیا؟ بەلای ئەم بۆ ئەم بیستی بەسەر ئەوە هەیە 120 نیوتن ئەو 100 کەواتە بەرەنجامی هێزەکانمان 20 نیوتنە بۆیە ئەم خلۆکەیە بۆ ئێرەوە ئەخولێتەوە بە پێم ڕسمی من کردومە بە پێم ڕسمی من کردومە بۆ ئێرەوە ئەخولێتەوە بۆیە ئەڵێم بەرەنجامی زەبرە کاریگەرەکان ئەکاتە چێ؟ ئای ئەلفا داوای ئەلفای کردووە ئەلفا نادیاری سوالەکەیە بەڕێنێکی جیاوازی نووسین لە وەرەقەی مسۆدەکانمانە بۆ یەکسەر بزانین چەند نەزانراو هەیە دانێ ئەلفا ئەلفا بێ بدۆزمەوە ئەم زەبرە بەرەنجامە بەرەنجامی هێزەکان و باسکەکەی کە گۆشەکەینەوە ئەنووسم بەرەنجامی هێزەیەک هەیە کە کاری لێ کردووە کەڕەتی باسکەکەی کە ئاڕە باسکی خوڵانەوە ئای بۆ خلۆکە یەک لەسەر دوو ئەم ئاردووجایە ئەلفان بۆ بدۆزەرەوە تاکە نەزانراو ئەلفایە تا ئێستا باش هاتووە ئەم ئاڕە ئارکەڕەت ئاڕە ئاڕێکیان لەگەڵەوە ئاڕاڕۆ هێزی بەرەنجام 120 سەی لێ دەرەکەین 120 سەی لێ دەر ئەمە 100 یەک لەسەر دوو بارستای 2.1 ئاڕێک ماوە لە 18 لە ساشتاوێک ئەمە مێنێتەوە 20 کەڕەتی و دوێت کە چل 20 کەڕەتی دوو ئەو بەر 2.1 ئەمە ئەلفاکەش نەزانراوەکە لێرایە 2.1 کەڕەتی ئەو پۆینتە شتاوێک کەڕەتی چه ئەلفا ئێستا وەرە ئەلفان بۆ بدۆزەرەوە کەواتە ئەلفا بە ئاسانی ئەکاتە چل لەسەرەوە و لەسەر چێ 2.1 کەڕەتی ئەو پۆینت هەشتاوێک دابەشی بکە 24 دەرەچێ ڕات بۆ چێکە دووجا هەروەک لە ئەنجامەکەشان تەواوە 24 ڕات بۆ چێکە دووجا تاو هەل بۆ پرسیایت بێت پرسیای سیمە بکەین 5 دقەیەکمان کارمان بکەمێ دوو درێژە کات بەشکە ئەیش هەلکەین بەڵام هاوشێوەی پرسیاری غەسالەکەی بەشی یەکە هاوشێوەی پرسیاری 28 ئەگەدان هاوشێوەی پرسیاری 28 ئەمە سوالەکەمان ناسێ پرسیاری 39 لە پێداچوونەوەی بەشێ پرسیارتان لێ لەسەر 39 فریاکەین تا کۆتاییەم لەسەر ئەیش هەلەکەین ئەیتر ئینشاڵڵا ڕۆژی جومعە دەست بە گۆشەتەوژمەکەین بۆ تەلەبانی لە فەیسبوک دانیشتون بە ئاگاداری بیزانن کەوا ڕۆژی هەینی سعات 2 بۆ 2:55 دقە گۆشەتەوژمە خوێنین بە هەموو پرسیارەکانیەوە کە لە پێداچوونەوەی بەند و بەش و هەموویان هەیە تاویەکەین ڕۆژی شەمە عینەن کات جوڵەوزەی گشتی لە بەشێک تەواوەکەین بۆش بەشێک کۆتاییە بە هەموو پرسیارەکانیەوە بەڵام کە لە کتێبەکە تێ پرسیاری 39 پێداچوونەوەی گشتی بەش با بزانین باسی چێکە ئەڵێ کاتێک هێزێک بۆ خولانەوەی تایەک بەکاردێت بەرەنجامی ئەو زەبرانەی کە لە هێزە سەپێنراوەکە و هێزی لەشانەوە پەیدا دەبێت بە دەوری تایەکەدا 36 نیوتن مەتر بێت بەرەنجامی زەبری ئەومەت زەبری بەرەنجام 36 نیوتن مەتر لە ئەنجامی سەپاندنی هێزێکەوە بوو کە لە هێزە سەپێنراوەکە و هێزی لەشانەوە پەیدا دەبێت هێزەکە تا ماوەی 6 چرکە لە کاردا بوو بەمەش گۆشەخێرای تایەکەی لە سفرەوە گەیاندا 12 ڕاد بۆ هەر چرکێک ئەمە مەرحەلەی سەپاندنی هێزە هێزەکە
لەگەڵ هێزی لەخشاندن کاریگەری لەسەرەوە بۆ ماوەی 6 چرکە گۆشە خێراکی لە سفرۆگانە 12 پاشان هێزەکە لەسەر تاکە لابرا هێزە سەپێنراوەکە لابرا مەرحەلەی دووەم لابردنی هێزی سەپێنراوە لابردنی هێز دەبێتەوە هێواشبوونەوە ئەو کاتە لە گۆشە خێرایی 12 ڕادەوە هێواشە بێتەوە ئەوە بێتە گۆشە خێرایی سەرەتایی بۆ هێواشبوونەوە هەتا دوای 61 چرکەوە بزان مەڵێ وەستێ تا دوای 65 چرکە وەستا پاشان هێزەکە لەسەر تاکە لابراوە دوای 65 چرکە وەستا وەستا دوای چەند ئۆمیگا ئف بوو بە سفر دوای 65 سەکەند چەند داوەکەوەمان ئەم پرسیارانی خۆی ڕۆڵان بەرەوە یەکەم زەبی بارنە گۆڕی تایەکە یەکەم زەبی بارنە گۆڕی تایەکە دووەم زەبری هێزی لەخشاندنەکە چەندە زەبری هێزی لەخشاندن یعنی جە زەبر نەگەتیڤ دەرەچێت دواتیش لامایڵە چەند جار کوراوەتەوە ژمارەی خولانە چەندە کە تایەکە لە ماوەی 71 چرکە کردێتی لە ماوەی 71 چرکە باش ئەوە چەند چرکەیە لێرە 6 جوانە بوو ئەمەیان کاتەکەی 6 چرکەیە ئەوەشیان 65 6 و 65 چەندەکە 70 کەواتە بە هەموو ماوەکە چەند جار کوراوەتەوە تایەکە کەواتە ئەو دەلتاسێتای گشتیە بێت داواکراوەکەی دەلتاسێتای گشتیە چەند جار خولاوەتەوە واتە بە ڕیو هەیەوێت ئەمەش معنای ئەوەیە تۆ بێت دەلتاسێتاوان بدۆزیتەوە بە ڕیو دەلتاسێتا دوو بدۆزیتەوە بە ڕیو لە پێشا بەڕادت دەرەچێت ئەیکەی بە ڕیو لە پێشا بەڕاد دەرەچێت دوایەکەی بە ڕیو دەلتاسێتا دووژە دۆزیتەوە کەواتە دەلتاسێتای گشتی ئەکاتە کۆی دەلتاسێتاوان و دەلتاسێتا دوو پاشان ئەمە بەڕادە بیگۆڕە بە ڕیو و ئەویان دەرەچێت بینە سەر یەکەم پەیوەندی تۆ زەبری کاریگەرە هەیە بۆ دۆزینەوەی ئای یاسای 2 مینوتن یەک شتی ماوە زانراو بوو ئەلفا گۆشە تاودان بەڵام هینی خێرابوونە هەیە لێرە ئەگەر ئەمە ئەلفایە بدۆزمەوە ئەوەش زەبر ئایم دەزەکرد ئایا ئەکرێت ئەکرێت چونکە ئۆمیگا ئای ئۆمیگای دەلتاتی کەواتە لە پێناسەی گۆشە تاودانەوە مەرحەلەی یەکەم لە کاتی سەپاندنی هێزەکە گۆشە تاودان پۆزتیڤە و ئۆمیگا ئێفە ئۆمیگا ئای 12 وەستاوە 6 لەسەر 6 12 لەسەر 6 تەنێک دوو ڕاد بۆ چرکە ئەو گۆشە تاودان داواکراوی یەکەم داوای ئایمان لێەکە زەبر ئەکاتە ئای کەڕەتی ئەلفا بەس ئای نادیارە کەواتە ئای ئەکاتە زەبر لەسەر چێ ئەلفا زەبرەکە خۆی یاوێت 36 ئەلفا چەندە دوو ئێستا 36 لەسەر دوو کردێت چەند 18 چی کیلۆگرام مەتر ئەمە داواکراویەکە زەبری بارنەگۆڕی وەزان وتبووی تایوانە بوو بۆ خولانە تایە زەبری بارنەگۆڕی تایەکە دووهەم ئەڵێ زەبری هێزی نەخشەند بە هەمان شێوە ئەلفا بدۆزەرەوە ئەلفای هێواش بوونەوە چونکە لێرە ئەلفا نێگەتیڤ ئەبێت ئەبێ ئەمە بکەی بەزانراو نێگەتیڤ ئەبێت چونکە گۆشە خێرایی کۆتایی بچووکترە لە سەرەتایی لێرەوە بێت تێبگەم ئەمە سالب دەرەچێت بۆیە کە ئەڵێ زەبری هێزی لەشاندن زەبری هێزی لەشان بۆ تاکە جە زەبرە ئەو جە زەبرە دەرەچێت بەڵام ناکرێتەوە ئەم گۆشە تاودانە بەکاربێنی ئەمە مەجبوری جارێک کرد گۆشە تاودان لە مەرحەلەی لابردنی هێزا بدۆزیتەوە وا بێ نەگەتیڤیش بێ هەر لە ئەمان فێ بەڵام ئەمان فکرێ هەنگاوی دووەم ئێمە داوای جە زەبرمان لێکراوە پێویستە ئەلفای نێگەتیڤی بۆ بدۆزینەوە کە ئەکاتە گۆشە خێرایی کۆتایی سەرەتایی لە لابین لەسەر کات گۆشە خێرایی کۆتایی سفرە و سەرەتایی 12 و کاتەکەی 65 چەندێنگە کات بەڵێ 0.8 0.8 کردیە
الفا كردية سالب 0.8 ككشي بنسيد راد بوت شركة دوج جذب رم ببلزم واتا او الزبري هزي لخشاندنا ما بيعلن شي جذب شكاي وستين ابا تاكيد ابا نيجاتيف درج شكاي واش كيلوت اي امان بس يدوزينو باي الفا اي معناها بلد للقيه كمان دوزي اي نابور اي تايك ايه هروي اي تي وش الفا سؤالك طاول اي كبريت يلا هجدا الفاكش بسالب 0.8 هجدا كراجدا 324 دخان رجع كرو 3.24 والله ما كتشنا 3.3 طاطا كواتا كرديا سالب بدقيقي 3.24 زبر نيوتن كراتيمتر والله مكتبك النسرة 3.6 مظبوط بونوعة وش ما هو شنجار خلاوتو أبدا تاسة توان بدوزينو برات لرجدا تاسة تادو بدوزينو برات استاش چوار حرفی زنراو معنوی چک نزنراو معنی دل تاسة تا بس 3 ساعت دوزريتو تنها او ياسا بوي نابي كدل تاسة تيت يعني بس سر رقا دل تاسة تا كانو دوزتو وانا كينو دل تاسة تا يقشتي برات درجة آخرا ناو رادك أكين مريف هروق لرا بابزانين نيشتي نتج كواتب بسيان لتشواري عساكي لبشيك فرنو معنا اما توانين دلتاتي تابدوزينو هروق سرنج بلرا بأوميغا آي دلتاتي اتواني بوي أخير فيديوزيتو يقل سردو أوميغا آي زايد أوميغا اف قراتي دلتاتي اتواني بوي فيديوزيتو اتواني با اوی دوم ویدیوز تو اومیگا اف دو جاگات اومیگا آی دو جا زائد دو الفا دلتا ثیتا الهموی آسان تر یان اخیران اوی کلو احتمال حد کردو بولمونا دلتا ثیتا وانا دوسینو بمی آسای کلو احتمال کردو دلتا زائد یک لسر دو الفا دلتا تی دو جا اسا همه مرحله یکم بکارهی اومیگا آی صفره کاتک ایچنی پیچو شش هربه بس بيشي نوسي يا ناس يجلس دو ألفا أجدا كاتك شش دو جا سيو شش تقسيم دو أجدا كرد أجدا سيصل شوار يوتشن مستوى 0.8 كم يندو ألفا كمان بالي 0.8 يكم دو بال يكم ما عندي دوكا راشش كرشش تنا كاسيش خرابونا كوري يكم شار شكا دلتاتيوان ستوان دوزينو كواتا الفاكي تشنك دو لقال دو راشش كرشش سيوشش تيراد اوي تريان دلتاتي دو دوزينو بو دلتاتي دو عينن يا سابقا بنرو زايد يجلس دو الفا دلتاتي دو جا اوميغا اي لرا چنيكا 12 داني كاتاكي چن بو 65 زايد يك لسر دو كرتي الفاكي نيجاتيفا الفاين او ثاني امان 0.8 كاتاكي چنيكا 65 دو جا نتيجة اما يك بروب زانه دلتا دو چنيكا 390 كيلو وات سفانو دلتا فتادو بابزاينا ناو كاين دلتا تاتيبا او دقيقة ما ناو فيكم 400 دلتا فتادو 400 تقريبا 400 شي وات خاو بيوندي وكلو كردوما دلتا فتايجشت كرديا دلتا فتوان زائد دو برادش درجة يكميان سيوشش دواميان 436 راد بيكا بريف دابشي دو باي رادي 436 راد دابشي دو باي رادي چند درجة؟ 68.9 تقريبا 69 كل درجة 69 ريفا هو همو حل سؤال ثاني